ئەو کەسانەی کە وەرزش ئەکەن بێگومان ئەزانن کاتێک کە ئەگەر بە ڕۆژوو ئەبن کۆمەڵە گۆڕانکاری بەسەر شێوازی وەرزشەکەیان بەسەر کاتەکانیان نادێت. جا ئێوە ئەگەر وەرزشکارن وەرزش ئەکەن چۆن لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کاتێکە بە ڕۆژون وەرزشکردنەکەتان ڕێک بخەن کاتەکەی لەکەیەکە بەرەو هۆڵەکان بچن و هەروەها شێوازی خواردنەکانتان لەم مانگەیە چۆن گۆڕانکاری بەسەرا بهێنن. ئەمە بابەتێکە ئێمە ئەمانەوێت زیاتر گفتگۆی لەسەر بکەین بە میواندارەتی زۆر بەڕێز مامۆستا ئازاد قادر کە بەڕێزیان ڕاهێنەری لەش جوانین. مامۆستا ئازاد سڵاوی لەبێ زۆر زۆر بەخێر بیت. مامۆستا ئێمە ئەبینین هەندێک جار کەسانێکە وەرزشکارن چونکە بێگومان تۆ کە وەرزشت کرد جستت هیلاکە بێت پێویستی بە ئاو خواردنەوە بێت هەروەها خواردن لەم کاتانە هەندێک لە کەسەکان ئەگەر ئەیانەوێ بە ڕۆژوو بن لەوانەی لە تاو ئەوەی کە ڕۆژوەکە لە دەست نەدەن تەنانە دواز لە وەرزشەکە بهێنن لەم مانگا بۆی کەەوە جستان هیلاک نەبێت و زەختی لەسەر دروست نەبێت بەڵام بە شێوازە دروستەکەی بەڕێزت وەکو ڕاهێنەرێک چۆن ڕێنمایی ئەوانەکەی کە هەم وەرزشەکە بکەن هەم بە ڕۆژوو بن. بەڵێ سەرەتا دەستان خۆش بێت بە هیوای ڕۆژوو تاعاتی هەموو لایە قوبوڵ بێت و مانگی ڕەمەزان بێتە مانگی خێر و خۆشی بۆ هەموو لایەک. وەرزشکردن لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا وەرزشکارەکانە بێ پۆلێن بکەین بەسەر ئەو ئاستەی کەتیایەتی و بەتایبەتی ئەو وەرزشکارانەی کە ئەیانەوێت بەشێکی زۆر لە کێشی لەشیان دابگرن و لەگەڵ یا بە ڕۆژوو بوون و ناشیانەوێت تەمرینەکانیان بفەوتێ ڕانەکانیان بفەوتێت پێویستە لە کاتەکانی پێش بەربانگە بە سەعاتێک بە سەعات و چارەکێک پێش بەربانگ بگاتە ناو هۆڵی تەمرینەکەەوە تەمرینی خۆی ئەنجام بە تاکو چارەکێ چەند خولەکێکی ئەمێنێت بۆ کاتی ڕۆژوشکاندنەکەی ئەوە باشترین کاتە بۆ ئەو کەسانەی کە ئەیانەوێت کێشی لەشیاندا بگرن و چەوریەکی زیایی کە لە لەشیانە ماوە سەرفیکەن و لەشێکی تەندروستی جوان دروستکەن. وا هەیە ڕاهێنانەکان لەم کاتە بۆ ئەوان سوکتر بکرێتەوە باشترین کاتە بۆ ئەوانە بۆ ئەو بەڕێزانەی تری ئەو وەرزشکارانی تریش کە ئەیانەوێ بنیادی عەزەڵیان ئەگەر هیچ نەبێت دروستی کردووە هیچ نەبێت نێڵێت تێک بچێت نێڵێت دابەزێت باشترین کات ئەوەیە کە دوای ئەوەی کە بەربانگی کرد دوایش باسی خواردنەکانی بەربانگ و ئەوەشەکەین بەو خواردنانی کە خواردێتی بەربانگی کرد و 2 سەعاتێک دوای ئەوە 2 سەعات و نی و تراویحەکەی ئەنجام باتوانە ئەمجا بێتە ناو هۆڵەکانەوە وەرزش بکات ئەتوانێت لە شولاری خۆی بێڵێتەوە و تووشی هیچ گرفتێکی نەکات. مامۆستا زۆر کاتێ ماڵین ئەنجامدانی وەرزش هەرەو نیە تۆ خۆت لەناو هۆڵێکا ماندوو بکەی پێویستی بە چەند بابەتێکی کە هەیە پێویستی بە خەوێکی زۆر باش هەیە پێویستی بۆیە کە خواردنیشی تەندروستە هەبێ و ئەجا جوڵە وەرزشەکان ئەنجام بێ بۆی کە جەستەیەکی تەندروستە هەبێ. زۆر کەسەیە لەم مانگەیە لەبەرەوەی کە ماوەیەکی زۆرە ینی چەند ساڵێکە وەرزشەکە جسمی ماسوولکەکانی بەهێز کردووە ڕۆژانە پێویستی لەوانەیە لەو سێژەمە زیاتر پێویستی بە خواردن بێ بەڵام ئەشیوێ لە مانگەیە بە ڕۆژوو بێت ئەی ئەم چەند ژەمە لە هەموویە توانێت بخاتە یەک ژەمەوە کۆی کاتەوە یاخود چۆن بتوانێت هەر ژەمەکانی ژۆر بگرێت و گرفتی ڕۆژۆکەشی بۆ دروست نەبێت. ئەتوانێت ژەمەکانی لە دوای بەربانکردنەوە هەتاوەکو پارشێ و نەچێ یەک ژەمی گەورەی زۆر بخوات و پارشێویش بە هەمان شێوە دانیشێت ژەمێکی گەورەی زۆر بخوات دەوڵەمەند بێ بە کاربۆیدرات و بەم شتانە ئەمە ڕێگایەکی هەڵەیە بێت لە کاتی بەربانیەوە هەتاوەکو کاتی پارشێوی با 4 ژەم بخوات ژەمەکانی بینیان هەبێ ژەمی کەم بێت ئەو باشترین شتەوە دەوڵەمەند بێت ژەمە خۆراکانی دەوڵەمەند بێت بە مەوادی پرۆتینی بە خواردنی ئەو خواردنانە بێت کە پرۆتینیان زۆرتایە نەک کاربۆیدرات و نیشاستە و ئەو پێکاتانەی تر کە سەبەبی تێکدانی جسمن. باش باسی خواردنت کرد بە ڕێزت بێگومان زای مانگی ڕەمەزان کۆمەڵک لە خواردنەکان هەیە بۆ نمونە وەکو بامی و زولوبیا و خورما و ئەمانە شیرینە جەنابیشت تیشکت خستە سەرەوەی کە ئەو خواردنانە هەوڵ بن وەرزشکارەکان زۆر ئەم باڵێن جۆرە لە خواردنە شیرینانی تیانە بێ بە شێوەیەکی گشتی ئەمان چۆن خواردنەکانیان ڕێک بخەن ئایا مەجای ئەوەی هەیە ئەم جۆرە لە خواردنە شیرینانش بخۆن؟ بە حکمی بیئەکەی ئێمە و ئەو حاڵەتانە سەر سفرەی زۆربەی زۆرمان لەوانەیە ئێواران کاتی بەربانگ بابەتی شیرینە دروستکراوەکانی لێبێ بابەتی شەربەتە فرێشەکان و یاخود شەربەتە دەستکردەکانی لێبێت یاخود
بیپسی و ئەم بابەتە غازیەکانی هەمووی لێبێت کە ئەمە بەڕێی من هەر هەمووی غەڵەتە ئەو وەرزشکارە یاخود ئەو بە ڕێزەی کە بە ڕۆژوو بووە هیچ پێویست ناکات دانیشێ لە کاتی ڕۆژوشکەندەکە سێ پەرداخی شەربەت و سێ دەنە خورما و پاقلاوەیەک و لوقمە قازێک و ئەمە سەرچاوەیەکی زۆری کاربۆهیدرات وەرەگرێت کە زۆر ئەستەمە یعنی تو ئەمەی کە وەرت گرت بە 2 ساعات تەمرینکردن و بە ساعتی تەمرینکردن و بە چەند ڕۆژی تەمرینکردن ئەو کالۆریەی کە وەرت گرتووە ئەو کاربۆهیدراتی کە وەرت گرتووە ناتوانانی سەرفی بکەیت ئەبێ بێیت لەو حاڵەتانە تۆ لە بریەوەی ئەو موادانە بخۆیت و خواردنانە بخۆیت پەنا بۆ سەوزەڵاتێکی باشەکەین زەڵاتەیەک هەر لە بروکلی لە کاهوو لە قڕنابیت لە جێزەر هەموو سفرەیەکی لە شیرینی خورما بخۆ خورما شیرینەکە چێ خورما ئەویش خورماش بازیا خۆریتیانەکە نەچێ بۆ 35 جوانە یەک دەنە خورما بەسە دڵنیا بە زۆر باشە لەگەڵەوەی کە زۆر کەسێ پرسیاری ئەوە کاڵێ من ڕۆژەکەم شکان وەکو بەڕێزی خۆت ئاماژە پیا و کەسانی کانی کێشداگرن ئەزانی کاتەکەی چەنی پێچێ بۆ ورشەکەی با لە پێش بەربانگە ئەو کاتە بۆ خۆیدانەکە تۆت ئاماژە پێ بەڵام هەندێک کەسەیە ڕاستە خۆشەمە ناخواردنەکەی خواردووە ڕێژەیەکی زۆر ئاوی خواردوەتەوە خاصەڵەم چەند ڕۆژەی سەرەتا هەتا لەگەڵ کەشەکەی ڕیان زۆر کەس و گرفتەی بۆ دروستە بێ یەکسەر ڕاستە خۆیەتە ناو هۆڵەکانەوە ئایا ئەمە ڕێگایکی تەندروستە یاخود ماوەی خواردنەکە و پشودانی و دواتر بکەی بێتە ناوەرشەوە ئەوە ئەو ڕێگەی کە باست کرد ڕێگایەکی 100% هەڵێ ڕاستەوخۆ لە دوای تەواوبوونی خواردنەکەەوە تەنانەت بە نیو ساعتیش دەست بکەی بە وەرزشکردن دڵنیا بە ئیسفادەی لێ ناکەی تەنها لە کاتی ئەنجامدانی جوڵە وەرزشەکانە ئیزعاجێک و سەغڵەتیەک بۆ جەسەد دروستەکە مێشکی حازبا بە مەعیدە بۆ هەرسکردنی خواردنەکە مێشکی حازبا بە ماسوولکەکە بۆ گەورەکردنی ماسوولکەکە بۆ سووتانی چۆرەکان سەر لە کردەوەکانی خۆش تێگەی لە ڕێ عازەکانی مێشتەوە سەری لێ تێگەیت لەبەرەوە باشترین کاتەوەی بە دوای تەراوی حەکە 2 ساعت دوای ئەوە بچیت کاتەکە دووەڕێک بچی وەرزشەکەت بکەیت اینجا وەرزشکردنیش لە مانگی ڕەمەزانە پێویستە لەسەر جەم ڕاهێنەرەکان دەستکاری بەرنامەی وەرزشەکانی یاریزان بکەن هەر بەو شێوەی پێش ڕەمەزان نەبێت بۆ نمونە بە چڕی بێت یاریزانت هەیە پیشەگەرە یاریزانت هەیە متەوەسطە یاریزانت هەیە سەرەتاییە هەر هەمویان پێویستیان بەوەیە دەستکاری تکرارەکانیان بۆ بکەی لە ڕووی ئەنجامدانی تکراری یاریەکانەوە لە ڕووی سێتی یاریەکانەوە تەنانەت لە ڕووی مانەوەشی لە ناو هۆڵەکە پێویست ناکەگەر پێشتر گەی بێتە سعاتێک ساعت و چارەشێک سەبات لە 45 دقیقە تێنەپەڕێت بۆی یعنی هیچ تووشی هیچ کێشەیەکی تەندروستی نەبێت زۆر باشە جا ئێستا لەگەڵ ئەوەی کە ئەم کەسانە کە بە شێوەی پیشەیانە وەرزش ئەکەن کەسانێکیشمان هەیە مامۆستا ئازاد ئەبینین بۆ نمونە بەربانگێکی زۆری خواردو بەتایبەت پارشەیەکی زۆری خواردووە ئەوێت لەگەڵیشە ئەگەر خەوت خەوی هاشە و پاشە نەبینێت و بە شێوەیەکی باش پشوبات هەر بۆ یەک دوای ژەمەکان پیادەڕەویەک ئەنجامەیە ئەم پیادەڕەویە جەناب چەندێک لەگەڵەیە بەتایبەت بۆ پارشەوان من لە پیادەڕەوی هەتا بڵێ زۆر باشە ئیسفادەی زۆرە بۆ هەموو ئازاکانی جسمی ئینسان زۆر پێویستە بە تایبەتی دوای هەر خواردنێکە خواردە جوڵەیەکەگەر لە ناو ماڵەکەشتا بێ ناتوانانی بچیتە دەرەوە لە ناو ماڵەکەی خۆشتابێ 5 دقەیەک چەند دقەیەک لە دوای پارشێوەکە بێ لە دوای بەربانەکە بێ لە دوای هەر شتێک بێ جوڵەکەی زۆر زەرورە و 100% لەگەڵ یام لە ڕووی تەندروستی و لە هەموو ڕوویەکیشەوە وانە بێ ڕێک لەسەر ئەو خواردنە بخەوێت زۆر غەڵەتە بچینە لای بابەتی کە زۆر کەسەیە مامۆسایەت نانی خواردووە دوای ئەو کاتی تۆ داونەوە و هات وەرزشی کردووە بەڵام وا ڕاهاتووە ئەتا پارشەو ناخەوێ ینی ئەوەی کە خەوچەنی ئەو گرنگی پێێن ئایا سوود لەو ڕایانانە بینێ ئەگەر خەوێکی باشی نەبێت هیچ ڕاهێنانێک ئیسفادەی تەواوەتی لێ ناکەیت و نابێتە هۆی پێشکەوتنی ماسوولکەکانی جسمت ئەگەر تۆ خەوێکی مەزبوطت نەبێ خۆراکێکی مەزبوطت نەبێ خەو و خۆراک تاوکەری تەمرینەکەتن خواردنەکەت و خەوەکەت لە سا هەفتا بەرەو سەرەوەی بەرێ تەمرینکردنەکە ڕایەنانەکەت لە ساسی بەرێ لە کاتی خۆیان بخەوی عەفو خەوەکەش شەرت نییە بڵێ وەڵام من خەوم زۆرە چواری پارشە و خەوتومەوە تا چواری عەسر نە ئەوە کاتی خەو نییە باشترین کاتی خەو لە دوای 10 شەوەیە هەتا 6 بەیانی پارشەوەکە هەڵەسی چارەکێک خوار پارشەوی خۆت دەکەیت
بخەویتەوە زۆر باشە تا 6 حوتی بەیانی نەک بە ڕۆژا بخەوی تاواکردن ئەمە تەندروستی نییە. جا مامۆستا ئازاد ئێستا ئەو کەسانی کە وەرزشکارن هەندێکیان تەواوکەرە خۆراکیەکان بەکارەهێنن ڕێنمایی بەڕێزت بۆ ئەوەن چیە ئایا هەر بەردەوام بن لەسەر بەکارهێنانی لەم مانگە ئەگەر بەردەوام بن بە چ شێوەیەک ئەو وەرزشکارانی کە تەواوکەری خۆراکی و بابەتەکانی بەکارێنن لە مانگی ڕەمەزانە کێشیان بۆ دروستە بێ لە ڕووی کاتەکەیەوە لە مامۆستا من بە ڕۆژوو بووم ئەمە نووسراوە بتوین میلس لە بینی ژەمەکانە ئەمە نووسراوە بۆ نمونە بەیانیان من بە ڕۆژوو بووم چۆن بیخۆم تۆ ئەبێ لەگەڵ ڕاهێنەرەکەیە کە کۆرسی یاوەتێ و بەرنامەی تەواوکەرە خۆراکیەکە یاوتێ کاتەکانی بۆ بگونجێنێت یعنی تەواوکەری خۆراکی ئمە چەند بەشێکمان هەیە لە پرۆتیناتمان هەیە لە کاربۆیدراتمان هەیە لە ئەماینۆ ئەسیدەکانمان هەیە لە ڤیتامین و کانزاکان و ئەم بابەتانە پێویستە بیگونجێنی بە پێی پێویست بە وەرزشکارە بوو تێ بەکاری بێنێ وە زیاخۆریشی تیانەکات بەربانی کردووە نانێکی باشی خواردووە نانەکەی دەوڵەمەند بۆ بە پرۆتینات بۆ نمونە هێلکەی تایە بەرهەمە سپایەکانی تایە گۆشت و مریشک و ئەم بابەتانی تایە کە ئەمانە هەمووی دەوڵەمەندن ماسی تایە کە ئەمانە هەمووی دەوڵەمەندن بە پرۆتینی تۆ بزانە چەندی نەقس دروست بووە لە ڕۆژەکە ئەو نەگرام پێڵەی ئەو نەگرام پرۆتینە بە پرۆتینت پێویستە بە پێی جسمی خۆت باشتر وایە شەوان دوای تەورن بیخۆی یاخود لە پارشەوە بیخۆیت بە پێی نوعیەتی ئەو پرۆتینەی کە ئەو یاریزانە لەو ئاستەی خۆیان بەکارێنێ باشە زۆر کاتەوەی کاڵی پاشیان بخۆی لەوانەیە سا زۆربەی ئەوانەی کە یاریزانن پرسیاریوان لا دروست بێ خۆتان ڕێنماییەن کە ئەو تەواوکەرە خوارەکیانەتان کە خوارد ڕێژەی ئاوی باش بخۆن بۆی کە بتوانێت گورچیلەکانت یاخود تووشی گرفتت نەکە ئەم یەکسەر بی خوات و بە ڕۆژوو بێت دوایی گرفت نییە کە ئەو نەخواتەوە دەست خۆش هەموو ئینسانێک ڕۆژانە پێویستی بە 2 لیترونی و زیاتر لە 2 لیتر 2 لیترونی بۆ 3 لیتر ئاو هەیە بۆ ئەنجامدانی چالاکی ڕۆژانەی ئێمە بە ڕۆژوو بووین لە ڕۆژەکان نەمانتوانیوە ئەم ئاوە وەرگین مەفروزە لە دوای بەربانکردمانەوە هەتا کاتی پارشە و قەرەبووی ئەوە بکەینەوە ئەو ئاوە وەرگین باشە ئەو ئاوە کە وەرمانگرت لە جسممانە ئەمێنێتەوە بەڵام هەنێ مەواد هەیە کە بۆ نمونە یەکێک لەوانە کریاتین ئەبێ ئاگامان لێ بێ نسبەی چەنە خۆین خۆی ئەڵێ 5 گرام بخۆ تۆ دەتوانانی 5 گرامەکە سید کە بە لە خۆراکەکە تا 5 گرامە دەست نەکەوتۆ خۆراکی ڕۆژانەکەت ڕاست 5 گرامە دەست نەکەوتۆ 3 گرامە دەستکەوت تۆ 2 گرامی وەرگرە بۆ هیچ زەختێک و هیچ کێشەیەک بۆ دروست نەبێت لە ڕووی تەندروستیەوە زۆر باشە جەنابەت لە قسەکان تا باسی ئەوەت کرد وەکو خواردن بە تایبەت ئەمان چی نەخۆن باشترە بۆیان ئەو بوو بابەتی شیرینیەکان و ئەوانە یا شەربەتە دەستکردەکان بەڵام ئێستا بابینە سەر ئەوەی کە وەرزشکارەکان بە حکمەوەی کە جۆڵەیان یەکجار زۆرە هەر بۆیە لەوانەیە پێویستیان بەوە بێت کە خواردن لە ڕۆژە زۆر بەکار بهێنن کاتێک ئەم خواردانە چڕ ئەکرێتەوە بۆ دووژەم هەرچەند جەنابەت ئاماژەت بۆ کرد ئەمە بکەن بە 4 ژەم و خواردنەکانیش لەگەڵ 4 ژەمەکە ڕێک بخەن بەڵام وەکو پارشە و ئەمان چی بەکار بهێنن بۆی کە ئەو ماوەی کە خواردن ناخۆن بەتایبەت لە کاتێکە ئەگەر دێنە هۆڵەکان وەرزش ئەکەن هیچ کێشەیەکیان لە ڕووی برسیەتیەوە یان کێشە بۆ ماسوولکەکانیان دروست نەبێت داوای خواردن کات بەڵام لەبەردەستیان نەبێت لە پارشێوانە ئەو وەرزشکارە یاخود هەر کەسێکمان وا باشترە بەرهەمە سپایەکان بخۆین وەک لەوەی کە هەنێک کەسەیاڵێ برنج و شلیتیانە بێ پارشێوم بۆ ناکرێ و ناتوانم ڕۆژەکە ناوساجی ناوزاجێکی چۆر خۆی ئاردەکە هەر زەڕبە ئارد و شەکر و ئەمانە زەڕبنی خۆی ئەنجاوەرە ئەم ناوساجە لە ناو ئەم تاوەیە ڕۆنا سووریەکەی تۆ زەیتەکەش هەر خراپە سووریەکەی تو ئەی خۆیت ئەمە سەر لەبەری کێشت بۆ دروستەکە بۆ ڕۆژەکەت بگرە زیاتر تین و دەکە ئەبێت تۆ بیت بەرهەمی سپایی بخۆی بەرەمە سپایەکان لە ماست و لە پەنیر و لە شیروانە چونکە ئەمانە پرۆتینێکیان تایە کە 6 بۆ 8 سعات لە جسمی ئینسانە ئەمێنێتەوە مقاومەکات لە تەواوکەرە خۆراکیەکانە بیرم چوو باسی بکەم یەکێک لەو تەواوکەرە خۆراکیانە پرۆتینێکە پێوتێ پرۆتینی کاسین لە مانگی ڕەمەزانە وەرزشکار پێویستە بەکاری بێنێت بە تایبەتی لە شەوان پێش کەوتنی یاخود لە پارشێوانە چونکە ئەمە کە ئەی خۆیت منە بەقوتیەکەی تا 8 سعات لە جسم تا ئەمێنێتەوە زۆر باشە ئیشکردنی مامۆستا زۆر کەسەیە لەوانەیە بڵێ ئەم مانگە پیرۆزە بە ڕۆژوو شەبم و وە دەرفەتێکی شەبووی کە کێشم دابەزێنم
بەڵام ئەم کێش دابەزانە زۆر جارەیەت ئەڵێ من پاشۆنانێکی باشم خواردووە ساعات هەشتا چێتە ناو هۆڵەکانەوە ڕازەیەکی باشەکە ڕۆشنێکی باشەکە ئەزانی کە تۆ ئاوخوێیەکی زۆر لە جستەیەتە دەرەوە بەڵام دوای ئەوە خۆی شوات تۆ چێتەوە ماڵەوە خەوێت ئایا ئەمە ڕێگایەکی تەندروستە ڕاستە کێشی دابەزێت بەڵام ئەمە زیان بە ماسوولگەکانی ناگەێت کە تۆ کە چەنە ئاو خوێ دەرەی پێویستەوە ئاو بخۆیتەوە بۆی کە لەشت پێویستی پێێتی ئەمە تا چەند گرنگە ڕێن هۆشیاری هەبێت لەسەر ئەو کەسانی کە و کاتانە بەکارێنن ئەو وەرزشکارانی کە وەکو بەڕێزە باسی کرد هاتووە جوهدێکی زۆری کردووە لە قاعەکانە تەمرینێکی زۆری کردووە ئاو خوێکی زیاد لە حەدی لە لەشی دەرکردووە توی تەمرین وەکو تۆڵی وەکو پێویست وەری ناگرێتەوە ئەمە غەڵەتە وەکو وتمان پێویستە دوای تەمرین ژەمە خۆراکێکی تەندروستی هەبێت دەوڵەمەند بێت بە مادە پرۆتینیەکان 4-5 هێلکە ئەکڵێنم ئەی خۆم ناڵم بیکاتە ڕۆنەوە و هێلکە ڕۆمخوا 4-5 هێلکە ئەکڵێنم ئەی خۆم ئەمە دەوڵەمەندە بە پرۆتین و بە ئەمینۆ ئەسیدەکان سەرچاوەیەکی بۆ نمونە بەرهەمە سپیایەکان وەکو وتمانەی خۆین ماسی زۆر زەڕورە لە بخورێت ئەم بابەتانە بخورێت نەک یەکسەر وەکو بەڕێز لە تەمرین تەواو بوو خۆی هیلا کرد بێتەوە ماڵەوە بخەوێت و بڵێ تەواو نە باژەمێ خۆراک وەرگێ ئەنجا بچێت ئیسراحەتەکەی بکات لەگەڵ ئەوام خەوەکەی مەزبوطە با لە کاتی خۆیان بخەوێت بەڵام پێویستە پێشەوەی بچێتە ناوجەکە خواردنێکی باشی وەرگرت بێت کە دەوڵەمەند بێ بە پرۆتین نەک بە کاربۆیدرات بە نیشاستە بە ئەم بابەتانە کە بێتە هۆی دروستبوونی چەوری لە بینی پێست و ماسوولکە و کۆکردنەوەی ئاو خوێیەکی زۆر لە بینی پێست و ماسوولکەکە ڕۆژەکە چی کردووە لە قاعە ئەو جهدەی کردووە بە یەک ژەم هەمووی تێبکاتەوە و وەکووا هیچی نەکردوێت باش ئێمە هەندێک جار ئەبینین مامۆستا ئازاد پاڵەوانەتیەکان لەوانێ بکەوێتە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە لەم کاتانەیە وەرزشکارانی کە بەشداری لە پاڵەوانەتیەکان ناکەن بە تایبەتەوەی کە بۆ لەشجوانی ئەڵێن بە تایبەت لە چەند ڕۆژی کۆتایە زەختێکی زۆرە خەنە سەر خۆیان بە تایبەت لە ڕووی خواردن ئایا ئەمان هێشتا هەر بۆیان هەیە بەم شێوازەوە لە مانگی ڕەمەزانە بە ڕۆژوو بن یان باشتر وایە دواتر بە ڕۆژوو ببنەوە یان ئێستا بە شێوازێک لە شێوازەکان خۆیان ڕێک بخەن لەگەڵ ئەو گۆڕانکاریە زۆرەیە زۆر ئەستەمە بتوانیت پاڵەوانێتیەک بکەیت و بچیتە سەر ستەیج و پاڵەوانەتی بکەیت لە مانگی ڕەمەزانە کەم تا زۆر من لە شوێنی خۆمان نەمان بینیوە پاڵەوانەتیەکمان کرد بێت ئەم چەند ساڵی ڕابردوو تا ئێستا پاڵەوانەتێکمان ئەنجام نەیەوە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە یعنی ڕەشایەوەتان کاتەکەی لە مانگی ڕەمەزانە نەبێت ناکرێت بگرە و پێویستیشە مانگێک دوو مانگ یعنی بەلانی کەم ئەگەر هەر دوای ڕەمەزان مانگێکی پێویستە ئەنجا پاڵەوانێتەکە بکرێت چونکە تۆ بە مانگێک زیاترت پێویستە تا ئەو یاریزانە ئامادە ئەەکەیتەوە یاریزان کێتە سەر ستێج هەروە ئاسان نییە لە ڕۆژێکە 6 ژەم خۆراکی هەیە 80 کیلوێ ئەمانەوێت لە 75 کیلۆیە لە 70 کیلو ئادای بەزێنین یەتا و 70 کیلوێش باشە 6 ژەمیش خۆراکماناوەتی و هاتووشەتەوە 70 کیلوێ چونکە تۆ خۆراکی تێک کاربۆیدراتی وردە ینی لە ستێپی یەکەم هەتا ستێپی ئاخیر کاربۆیدراتی بە پێی ڕۆژ و هەفتەکانی لێکەمەکەیتەوە تا لە هەفتەی ئاخیر ئەوەکو باست کرد کاربۆیدرات وردە لا ئەچێت پرۆتین زیاکرێت هەنێ حاڵەتی ترەکەیت کە پێویستە یاریزانەکە لەو کاتای بیکە ژەمە خۆراکانی ماوە کورتن 2 ساعت جارێ 3 ساعت جارێ 6 کەوچک برنج و پارچێ سنگە و تۆزە زەڵاتی ئەمانە زۆر زۆرە لەبەرەوە پاڵەوانەتی مەحاڵە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەنجام بدرێت زۆر باشە مامۆستا باسێکمان سەرتاش باسی کرد دەستکاریکردنی کۆرس بۆ یاریزانەکان ئەمەش بە پێی قۆناغەکانە گۆڕێ کەسێک لە سەرەتاییە بێ یاخود لە ناوەندا بێ یاخود کەسێک جەستەی ئامادێ و ماسوولکەی دروست کردووە و ناشێ ماسوولکانەی دابەزێت یاخود کێشی دابەزێت دەستکاریکردنی کۆرسەکان چۆن نەبێ لای ئێوە بۆ یاریزانانەوە لەگەڵ ئەوەشە کاو یاریزانە ترسی ئەوەی نەبێ کە کێشی دابەزێ یاخود ماسوولکەکانی بەرەو سەست بوون بڕات بەڵێ وەکو لە سەرەتا باسمان کرد دەستکاریکردنی کۆرسەکان لە ڕووی ڕۆژ و ماوەی تەمرینکردنەکەی و لە ڕووی سێت و تکرارەکانیشەوە لە هەر چوار ڕۆکەوە یاریزانێکی پیشەگەرمان هەیە لە لەشی تەواو پێگەیشتووە ئامادەیە بۆ سەر ستێج و بۆ بتوڵم پاڵەوانەتی کردووە پێشتر ئێستش هەمەوێ ڕۆژەکەی جێبەجێ بکات و بە ڕۆژوو بێت و هەم ئەشێوێ ماسوولکەکانی لە دەست نەیات لەم حاڵەتانە
پێویستە ئەو پیشەگەرە ئەو یاریزانەی کە تەواو پێشکەوتووە ماوەی ڕۆژەکانی بۆ نمونە لە 5 ڕۆژی هەفتەکەەوە بیکە بە 3 ڕۆژ با 3 ڕۆژ بێت تەمرین بکات ئەم 3 ڕۆژەکە تەمرینەکات ماوەکەی ئەگەر پێشتر سعات و چارەشێک ماوەتۆ لە قاعەکانە بابیکەین بە 45 دقیقە چۆن ئەبێ بە 45 دقیقە یەیت 5 یاری سنگمان بۆ نووسیوە ئەیکەی بە 4 یاری زەڕوریاتی ئەزاسیات باشە لەوە ئەگەر هەری یاریەک بە 4 سێت بێ ئەیکەی بە 3 سێت ئەگەر هەر سێتێک 10 تکرار 12 تکرار بێ ئەیکەی بە 8 تکرار کەمی ئەەکەیتەوە وای لێ یاریزانەکە هاو جوڵەکەی کرد لەشی نەهێش تێک بچێت و ماشەوە و بەردەوامیشە لە وەرزشکردن و لەشێکی جوانی هیچ لە دەست نایان یان لە شە جوانەکەی ماوەتەوە ئەمە بە نسبەت پیشەگەرەوە بە یاریزانی متەوەستمان هەیە یاریزانی سەرەتاییمان هەیە بگرە و یاریزانانی کە هەمانە یعنی بۆ باری تەندروستی خۆیانیان ئەمانە هەر یەکەی بە پێی حاڵەتی خۆی ئەبێ یعنی مشاورە هەبێت لە بینی خۆی و ڕایەنەرەکە بۆی بگون جێنێت چی بکاتی چی پێویستە و هەدەفی خۆی چیە وەریەگریت و چیش زەڕورە تێکەڵەیەکی جوان وەرەگریت و لەشی باشێکی لێ دروستەکەیت زۆر سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ ڕێنماییەکانت بە هیوای ئەو کەسانەی کە وەرزشکارن لە هەر ئاستێکا بن ڕێنماییەکانی بەڕێزت کە ئاماژەت بۆ کرد جێبەجێ بکەن دەستەکانم خۆشەوە ساس سپاس بامەتە زۆر بەخێر